بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا. هەرێمی کوردستان و بەغدا بۆ ناگەنە ڕێککەوتن، بۆ بەڵێن بە یەکتری دەدەن، بۆ دەنێرن بۆ لای یەکتری، بۆ وعد بە یەک دەدەن، لێک تێگەیشتنەکەن، ڕێککەوتنەکەن، بەڵام بە نەتیجە ڕێککەوتنەکان نابەنە سەر. خەتای هەرێمەیە، خەتای بەغدایە. لە ڕووی ئابووریەوە گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین. بێگومان هەموو پرسێکی ئابووریش ئێستا ڕاستە و خۆ پەیوەستە بە سیاسەتەوە. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بێستون سابوراوایی، پسپۆڕی ئابووری، مامۆسایی زانکۆ. دکتۆر سڵاو لێبێت. سلااو لە جەنابێت سەربانتم کارڕێک باشی دەست خۆش بەگوێم لە مناقەشەکانت بوو لە بابەتەکان. ئەم بابەتانی ئێستات زۆر بابەتی گرنگ بوون، ئاگام لێ بوو. دەستەکانت خۆش بێ ئیتمامێکی زۆرت بۆ بابەتانە داوە. فعلەن ئەو بابەتانە زۆر گرنگ خەڵک لیان ئاگادار بێت. دەست خۆش بێ. سپاس دەکەم دکتۆر. بە بڕوای تۆ، بە خوێندنەوەی تۆ، هەرێمی کوردستان و بەغدا بۆ ڕێک ناکەون؟ وەڵام من پێم وایە بێ لەبەرەوەی هەردوو لە ئیرادەی ڕێکەوتن بە کاملی لە ئارادانێ لەلایەن هەردوو لاوە. لایەنی خۆمان حکومەتی هەرێم لە کاتێکا با بڵێن سەرپەرشتیکردنەکەی وازەحە چۆن سەرپەرشتی دەکرێت و چێ سەرپەرشتی دەکات و چێ بڕیار دەرەتیدا. یعنی مەسئولێتی یەکەم دەکەوێتە سەر ئەو کەسی کە بڕاردەری یەکەمە. ینی هەروایە لە هەموو دنیادا وایە. لەوانەیە خەڵک باڵین ئێمە کە قسەکەین باس حکومەتی هەرێم دەکەین، هەندێک خەڵک بڵێن باشە ئەی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ینی بەشدارە لە حکومەت. بەڵام ئیمزاکردنی قەراراتی یەکەم لە بابڵین لە حکومەت هەرێمدا لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە دەرەجەی دووە، نەک بە دەرەجەی یەک. کەواتە تۆ دەرەجەی یەکەکە جارێ حساب دەکەی بۆ ئەوەی بزانی ئاخۆ ئەویان بە نەزەری اعتیبار وەردەگرین، بزانین ئایا ئەوەی کە قەرارەکەی پێ ئیمزایەکەی پێیە لەگەڵ عێراقا چۆن معاملە دەکات و هەروها عێراقیەکانیش لە هەمان کاتە چۆن معاملە دەکەن. من لەوانەیە لە چەندین مناسبەتدا مۆزوعە بە حکمی ئەوەی مۆزوعێکی زۆر ڕۆژانەیە و تایبەتە باز توولانیشە، زۆر دەکێشە بۆ لەبەروی لەگەڵ ژیانی خەڵکایە تۆ هەتاکو ژیان هەبێ و مۆزوعەش هەیە و بەڵام ئەوەی کە گرنگە هەتا ژیان هەبێ ئەو مۆزوعە نابێ هەبێ بەو شێوازە. بەڵێ بەو شێوازە نابێ هەبێ. خۆ ئەگەر لە حاڵەتێکە ئێمە باسی ئابووری بکەین، باسی ژیانی خەڵکین لە ڕووی ئابووریەوە هەتاتە ئابووری هەیە، بەڵام ئەمەی کە ئێستا ئەم کێشە گەورەیەکە عیلاقەدارە بە موچەی خەڵک و ژیانی خەڵک، ئەمە ناکرێ. یعنی 11 ساڵە فەرمانبەر لەم دۆخەیە موچەکەم دێت نایەت 11 ساڵی قەلەقی 11 ساڵ خەڵک تووشی نەخۆشی دەرونی بوو، خەڵک تووشی شەکر و زەخت بوو بە خۆی لەگەڵ ئەوەشە ئێمە ئەگە بگەڕێنەوە تۆزێ بۆ دواوە بگەڕێنەوە بۆ مەسەرەن ساڵەکانی 2000 بەرەوخوار کە یەکێتی نیشتیمانی کوردستان با بڵێن نمونەیەکی ئیدارەی پێشکەش کرد کە پێوترا ئیدارەی زۆنی سەوز. لەگەڵ ئەو هەموو هەژاری و نەداریە لەو کاتەدا لەگەڵ ئەو هەموو نەبوونیە کە هەبوو لە ڕووی ئابووری گشتیەوە، لە ڕووی دارایی گشتەوە کەسی یەکێتی نیشتیمانی کوردستان موچەی بۆ خەڵک دابین دەکرد. ینی تۆ تەماشاکە ئیدارەکەی با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن، نەوەکو ئەمە وەکو حیزبایەتی باس ناکەین، وەکو ئیدارە باس دەکەین. ئەو ئیدارەیەکی زۆر جوان بوو ئەو کاتە. ینی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بڵێ یەکێتی دەستی لە مەدانیە. سەرۆکی نیشتیمانی کوردستان بە نوێنەرایەتی هەردوو حزب هەڵبەتە. ئێمە ئەتوانین وەڵامە کاکڕانکو ئەو وەڵامە هەر دوێنێ پێرێ جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەیەک لەگەڵ کەوادردا تقریبا وەڵامێکی ئەوەی داوەتەوە. مەسەلەن ئەو دەڵێ ئێمە ئیتر قبوڵ ناکەین موچەی خەڵک بەو شێوازە، ژیانی خەڵک بەو شێوازە بێ. یعنی کەواتە تۆ ئەمە بە وەڵامێک وەرگرێت. تۆ ئەمە لەم حاڵەتەکە ئێمە دەڵین یەکێتی نیشتیمانی کوردستانیش تیمی خۆی هەیە و ئێمە جەنابی کاک قوباد لە حکومەتی هەرێمی کوردستانە بەشدار و بەو پەڕی کەفاەتیشەوە بەشدارە. ینی بەو پەڕی کەفاەتەوە بۆ پەڕی دڵسۆزیەوە بۆ هەموو سەلاحەتەکانی خۆی هەندێک جار زیاد لە سەلاحەتەکانی خۆشی بەکاردێنێ بۆ خزمەتی خەڵک. ئەمە شتێکە زۆر وازەحە. بەڵام لە کاتێکە کە با بڵین لەمپەڕێک هەبێ دووبارە با بڵین دیوار دروستکردنێک کە بێ زۆر ئیشەکە ئاسان نابێ، ئیشەکە دووبارە قورسە بێتەوە. ئێمە ئەگەڕێنەوە بۆ لێدوانەکانی کاک بافڵ، جەنابی کاک بافڵ کە باز لەوە دەکات دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستانیش
هەموو دام و دەستگا و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خزمەتی خەڵکی کوردستانە بن ئەمە لە ڕوو حیزبایەتەکەی و ئۆرگانە حیزبیەکە ئەمە چی دەگەیەنێ ئەمە ئەوە دەگەیەنێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەمخۆری خەڵکی کوردستانە و بەڕاستی دەشێوێ دام و دەستگا حیزبیەکان دام و دەستگایەکی کلاسیکی نەبن. يعني مثلا بۆ نمونە ئێمە هەر یەکێ لەو دام و دەستگایانە با ناوی هیچیان نێنین بڵین هەر ئەوە بێ بەیانیان لێپرسراوەکە بچێت دەوام بکە و ئەندامەکان لێوە دەوام بکەن و چەند وەرەقەیەک ئیمزاکری ئەوان نەخێر. ئەم دام و دەستگایانە بۆ ئەو کراون کە پەیوەندی مباشر و ڕاستەوخۆیان لەگەڵ خەڵکە بێ بە بەردەوامی و ئیش لە ناو خەڵکا بکەن و ئازار و تەنگ و چەڵەمە و ناخۆشیەکانی ئەو خەڵکە ببینن کە ئەمان بینی ئەمان زانی ئەو کاتە ئەتوانن بۆ حکومەتەکەی تەرحکەنەوە و بۆ سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی تەرحکەنەوە تەرح بکرێتەوە بۆ ئەوەی ئەوانیش بەپێی گونجانی بار و زروفەکە و بۆ شێوازەی کە عیلاقاتەکان وەزعی خەڵکی پێشاکەن لە ناو حکومەت و لە ئێرەش و لە بەغا. کاک بێسن یعنی ئەگەر من بڵێم وەڵامی تەواوم دەست نەکەوت بۆ وەڵامێکی مقنعم دەست نەکەوت لە وەڵامی ئەوەی خەتای ئێرێمەیە خەتای بەغدایە دوولانێ من عرضم کردی ینی شتەکە دوولانێ خەتاکەی ئێمە خەتاکەی حکومەتی هەرێم کە دەڵێم ئێمە بەبەستم لە کووردە بەڕاستی ینی خەتای حکومەتی هەرێمی کوردستان لەوەدایە کە ئەو عەقدانەی ئیمزای دەکات جێبەجیان ناکە. مەسەلەن ئیمزاکانی خۆی خۆ ئینسان ینی هەر ئینسانێکی احتیاجی هەر کەسێک ینی تۆ بە خۆت لە شوێنەکان بدیری بکە ئیمزاکەی بێحترام لە ئیمزاکەی خۆت بگری ینی بۆ لەبەرەوەی ئیمزا بەڵێنە ئیمزا قەرارە ئیمزا مثلا هەر کەسێک ئینکاری ئیمزاکانی خۆی بکاوە لەگەڵ ئیمزاکانی خۆی نەڕوا بە معنای ئەوەیە کە ڕازگۆنی و بەڵێن ئەشکێنێ. لەم حاڵەتەدا ئەمە لە هەرێمی کوردستان هەیە ئەم حاڵەتە هەیە ئەم حاڵەتە چەندین ڕێککەوتن هەبوو خۆ لەکۆنەوە هەر ئێستا لە ساڵی 2013 و 14 ئەوانەشەوە من زۆر جارە گەڕێمەوە بۆ ساڵی 2014 ڕاستە ساڵی 2014 ساڵی کێشە گەورەکان بوو ساڵی جینۆسایدی ئێزدیەکان بوو بەداخەوە لەو فترەیەدا بەڵام لە هەمان کاتە خۆ ئێمە ئەو کێشەی کە دروست بوو لەگەڵ حکومەتی عێراق هەر ئەو کاتە کێشەیەک بوو لەوانەیە بڵام حکومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەی ڕئیسی خۆی بەشداری کرد لەو کێشەیە ینی خۆی وعدیدا لەگەڵ حکومەتی ئەو کاتە مالکی بەڕێز مالکی سەرپەرشتی یا بڵین ڕێز وزەرا بوو وتی کاکە ئێوە نەوتی خۆتان بەهەدەرەدەن بۆ نەوتی خۆتان بەهەدەرەدەن ئێوە لە بودجەی عراقی لە بودجەی گشتی عراقی لە 170 هەیە لە 170 خۆتان وەرگن خۆ ئەگەر لە حاڵەتێکە ئێوە نەوتیشتان هەیە نەوتەکە دەنێرن خۆ دەبێ نەوتەکە ینی بین ڕێکەوین لەسەری هەندێکی بنێرن بۆ سۆمە لەو کاتەوە ئێمە دوای مالیکی وەکو دەڵێ لە پیاوەتی لە دڵسۆزی خۆی ئەمەی بارێمی کوردستان وتبێ قسەی ڕازەکەر و ناحەز و دوژمنیش بیکار ڕاستە ینی تۆ خۆ جاری وایە براکەت زۆڵمە لەکە ئەی هەندراوەکی قانع نەخوێنێتەوە کە باوکیان دوو براکە ماڵەکە بەشەکەن ئەڵێ پشیلەکە بۆ تۆقینە بە ئەسپەکە بۆ من بێ و نازانم لە عەرزەوە تا سەقفی خانووەکە بۆ من ئەڵێ لە سەقفەوە تا ئاسمان بۆ باش تا ئاسمانی ئەوەی چەکە لە ئەینەکانی لە سیرۆکەکانی برایەتی دەن باشە ئەو جۆرە برایەتیەک تۆ تەماشاکە ینی بەو حاڵەتە ئەگەر برایەتی بەو حاڵەتە بێ و دوژمنێک یان ناحەزێک با ناوێنێ دوژمن من پێم ناخۆشەوە کەلیمەیەکێمە لە عێراق لەگەڵ عەرەبەکانە دەژین و کەسیش بە دوژمنی خۆمان نازانین بەڵام خۆمان ئەگەر بین باش بین خۆمان ڕێکوپێک بین خۆمان بزانین ئیدارەیەکی باشی ئەم هەرێمە بدەین من پێم وابێ عەرەبەکانی عێراق لەگەڵماندا عیبیان نابێ خۆ لە کاتێکە عەرەبەکانی عێراق بە سونە و شیعەوە عیبیان لەگەڵ ئێمەدا هەیە لەو کاتەدا کە دەبینن ئێمە ئیدارەیەکی باش ناکرێ ئەم هەرێمە ئیدارەیەکی باش ناکرێ و هەروەها ئەوان ئەگەر با بڵین حکومەتی هەرێم با بڵین سەرپەرشتیاری حکومەتی هەرێم یا ئەوانەی کە ئێمە مەبەستمانە ئەگەر وا بزانن کە داتا و زانیاریەکانی هەرچی داهاتەکان هەیە لە بەردەستی عێراق نییە بەڵێ لە بەردەستیانە هەمووی دەزانن. باشە کاک بێسن ینی پێ دوایە بەغدا بۆ خۆی ئەوەندە بە داتایە ئەوەندە بە وەکو دەڵێ بە سیستەمە ئەوەندە دەچێتە وردەکاری حساب و کتابی خۆیەوە تا ئاو هەداوە لە ئێمە دەکات ئەزانین چۆن ئێمە کاگڕانکۆ دەبێ لەسەر یەک شتێک دائیمەن سوور بین لە بەغا لەسەر مافەکانی خەڵکی کوردستان دائیمەن سوور بین یعنی من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوەم کە چاو بنووقێنم و هەرچی دیفاع لە خەڵکی کوردستانەکەی خۆم بیکەم یعنی تۆ لە حاڵەتێکە کە لەوەی لە بەغای جیاوازە لەوەی کە لێرەی لە کاتێکە کە لە بەغای و تۆ دەورێکت هەیە لە بەغا بەفعلی یعنی ئاگاداری لە پێداویستەکانی خەڵکی کوردستان یەکێکە لە مەرجە هەرە گرنگەکانی ینی یەکێکە لە واجبە هەرە گرنگەکانی سەرشانی هەر یەکێک لەو کوردانە بە هەموو حیزب جیاوازەکانەوە کە هەر جۆرە پۆستێکیان هەیە چ پەرلەمانی چ حکومی چ عسکەری یان هەر پۆستێکی تری ئیداری
ئێمە ئەمایان جیایە مەسەن ئێمە خۆمان لە عێراقی بەڵێ ئێمە پێویستە هەمیشە جۆرێک لە زەختمان هەبێت لەسەر عێراقیەکان بۆ ئەوەی کەموکوڕەکانی ئێمە نەخۆزنەوە خۆ زۆر جار ئەوان کەموکوڕەکانی ئێمە دەخۆزنەوە و دەیکەن بە فرسەتێک بۆ خۆیان ئیسفادە لەو فرسەتە دەکەن ئێمە دەبێت لەوێ کار لەسەر ئەوە بکەین ئەو فرسەتانە نەخۆزرێتەوە نەهێڵی بخۆزرێتەوە بەڵکو دەبێ بیر لەوە بکرێتەوە چۆن تۆ دەتوانی هەموو مافەکانی خەڵکی کوردستان کە هەیە لەوێ لە بەغدا پێی لەسەردا بگریت بەڵام لە دوایە هەرگلێکمان لە حکوومەتێریم خۆمان هەیە بینەوە لەگەڵ حکوومەتەکەی خۆمان باسکەن ئەمان شتێکترە بەڵام من خۆ بقەت لەگەڵ ئەوە نیم لێوە گلەی لە حکوومەتەکەی خۆمان بکەین لە هیچ ئەگەر ناحەقیش بوو ئەزانی چۆنە ئێمە لەو حاڵەتە کە دەچینە ئەوێ لە هەر کوردێک کە دەچێتە ئەوێ کە دەبێت بە وەزیر کە دەبێت بە مدیر عام دەبێت بە هەر شتێکی تر دەبێت هەمیشە ئەوەی لێبیر بێت کە ئەو بۆ دیفاعکردن لە خەڵکی کوردستان لەوەیە ئەگەر بێگومان دیفاع لە خەڵکی کوردستان بەڵام ئەگەر بۆ نمونە حکوومەت هێرێم یعنی لەسەر حەق نەبوو خۆت پێشتران ماژۆ پێکرد ینی پابندی باڵێنەکانی خۆشی نەبوو ئەبێر دیفاعی لێ دەبێت بیتەوە ئەو شەڕە لە باڵەکەی خۆماندا لەگەڵیان بکەین لەگەڵەوەنی لە بەغدا لەگەڵ ئەوە نیم بە ئاشکرا و لەسەر تەلەڤیزیۆن و لە شوێنەکانی تەرەوە شەڕە بکەین شەڕی حکوومەت هێرێم دەبێت بین لە ناو ماڵەکەی خۆماندا برای خۆمانن هەموو ئەو کەسانی کە ئیدارەیەم حکوومەتدادەن هەموو بەیەکەوە براین دەبێت بینە شەڕە لە ماڵەکەی خۆماندا بکەین و شەڕی ڕاستیش بکەین ئاین لە بەرچاوی عەرەبەکان ناکرێمە خۆمان بشکێنی من لەگەڵ ئەوە نیم هەرگیز لەگەڵ ئەوە نیم باشە کاک بێسون هەندێک دەڵێن ئەمە بڕوبیانوە بەغدا پێمان دەگرێ ئەوەندە نەوت و ئەوەندە حساب و ئەمەندەی کەمە و ئەم مەرزەتان و نیوەیدا ینی دەڵێن دەیەوێت قوارەکە لە ناوبەرێ دەیەوێت هێواش هێواش ئەم کیانە نەمێنێ وەکو قوارێکی دەستوری وڵاهی ئێمە ئەگەر بگەڕێنەوە ئەگەر ئێمە ئەگە بگەڕێنەوە با بڵین بۆ مێژووی عقلێتی ئیدارەدانی ئەم وڵاتە ئەگەر بۆ ئەوە بگەڕێنەوە من پێم وا بێ ئەو ئیدارەدانە یاکی کۆمەڵایەتی تەلەفۆنە زۆر بە یەگە لە بەرنامەشانی وڵی ترسم هەندێک جار کە تەلەفۆن دێ ئێستا بۆ خۆ دەزانی من مەشغوڵی چیم تەلەفۆن دێ کەس ئەوەی کە بزانێ لێرین بە تەلەڤیزیۆن بێکەوە قسە دەکەین تەلەفۆن ناکە حتممەوە ئەو کەسە نازانێکە لەبەرەوە هەندێک کەس عاجز دەبێ ڕۆژەکەش ڕۆژی ئەوە خەڵک عاجز بێ خۆ دەزانی بەڵێ ئەجا ئێمە ئەگەر با بڵین بین باسی لێرە وەکو کاندیدی قسە ناکەی من وەکو پسپۆڕێکی یابووریش ناسانی بەڵێ ئەوە من هەر تەنها لەم حاڵەتیانە پێش ئەوەی کە ئەم حاڵەتە هەبێ لە ئارەدا من هەر باس و قەنەعاتی خۆم هەبوو لە ڕووی ئابووریەوە و بەردەوامیش من لێکدانەوە و توێژینەوەی ئابووریم هەیە بەردەوام هەر بۆیش ئابووریم هەڵبژاردووە لەبەرەوەی ئابوووریەکی ترە لە سەنگەرە گرنگەکان بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان من لە سەنگەری پێشمەرگایەتی و پارتیزانی دوای ئەنفالەکان و ئەوانەوە هاتووم و جامیعە و خوێندن و دکتۆرا و هەموو ئەوانشم لە ئابووری داتاوا کردو بەڕاستی من ئەمانش بە خزمەتکردن بۆ خەڵکی خۆم دەزانم بۆیە من ئەمەوێت لە هەموو کێشەکانی خەڵکی کوردستاندا قسەم هەبێ و پێشووتریش کە با بڵین هەر کادری یەکێتی نیشتمانیم و بەردەوامیش کادری یەکێتی نیشتمانی کوردستان بووم و ئەندامی یەکێتیم و هەمیشە لەگەڵ ئەوەدا بووم لە مناقەشە و لە کۆبنەوەکاندا ئێمە چارەسەری ئەوە بکەین چۆن ژیانی خەڵکی کوردستان خەڵکەکە چاکەین بەڕاستی حیزب بۆ ئەوە هاتووە مەسەن ئێستا تۆ تەماشاکە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان کە حیزبەکەی ئێمە هاتووە دروست بۆ لە سەرتاوە بۆ خزمەتکردنی خەڵک هاتووە بە دوو لە یەکێکیان خزمەتی شۆڕژگەڕی کە بریتە لە شۆڕشکردن و پێشمەرگایەتی بۆ ئەوەی کە کەرامەتی میلەتەکەمان پارێزین دووەمینیشان کاتێک کە ئیدارەمان بەدەستەوەیە ئیدارەیەکی باشی ئەو خەڵکە باشە و ئەگەر لە لای تر بە پرسیارەکەی خۆت لەبیرچەوە با وڵامی پرسیارەکە ئەو من ویستم بڵێم ئەمە هەڵەگرین بۆ سەردەمی بانگەشە عمر باقی بێ و کاتە بەرنامەکەی جەناب پرسیارەکەی منەوە بۆ هەندێک دەڵێن عقلێتی ئەوانەی کە ئیدارەی هەرێمەکە بەڵێ ئەمە عقلێتە ئەنجا ئەم عقلێتە لە ناو ڕیزەکانی ئیدارەدانی حکوومەتی عراقی هەردەمێنێ هەرماوە چۆکە تو هەستی پێدەکەی بۆنی لێدێ بۆنێکی ناخۆش لەوە دێ بە بەردەوامی ئەو عقلێتە هەیە کە پێیان وایە فیدرالیەت حتا کلمی فیدرالیتیان لەلا قورسە یعنی تۆز پەنایان بردوتە بەر ئەوەی تۆز ئەهوەنیەک دراوە بە دڵیان کە وتراوە عراق وڵاتێکی ئیتحادی ئەخۆ ئیتحادی شەدانی فیدرالی بەڵام لەبەر ئەوان بە عەربی هینا کردو تۆز ئەهوەنترە کلمی فیدرالیەکەیان قبول نییە یعنی بەمعنە لاتینیەکە کە فیدرالیەکە بوترە بۆ لەبەر عقلێتەکە وایە ئەوان زۆر بە ئاسانی ئەمانیان قبول نییە ئێمە لەگەڵ ئەوە معاملە دەکەین دەبێت خەڵکی کوردستان لەگەڵ ئەو عقلێتە معاملە بکە و ئەو معاملەکردنی ئێمە لەگەڵ ئەو جۆرە عقلێتانە دەبێ معاملەیەکی دیبلۆماسی زۆر زۆر بەقوت بێت دەبێت فەنی تعامل لێرە لەگەڵ عەرەبەکانە بە هەردوو شێوەکەی بە هەردوو مەزەبە گەورەکە کە هەر لە عێراق بە شیعەش و بە سوننەشەوە ئێمە دەبێ بە شێوازێکی زۆر دیبلۆماسی بەقوت معاملەی خۆمان بکەین لەگەڵ ئەوانە کە هەست بە برایەتی بکەن ئەوان نەک هەست بە دوژمنایەتیمان بکەن باشە دیسانەوە پرسیارە دەکەمەوە تۆ لەگەڵ بۆ چوونایی کەوانیانە هەرێمی ئەمە ئەزمموی هەرێمی کوردستان نەمێنێ یان نا ئێمە
وەکو دەڵێ ماڵی خۆت بگرە و کەس بەدەست مەزانە ئێمە حساب و کتابی خۆمان سافکەین پابندی بەڵێنەکانی خۆمان بین پەنجە بکەین بە چاویان ئاگەر ڕاست دەستێژی بکەنە سەر بەڵام ئەوان ئەگەر لە حاڵەتێکە بە عقلانی بیر بکەنەوە نابێ بیر لۆ بکەنەوە کە حکومەت هێرێمی کوردستان نامێنێ حکومەت هێرێمی کوردستان نامێنێمە چۆڕش دەکەینەوە دەچینەوە شاخ خوێن دەڕێژرێ خوێنی کورد و عەرەب و هەموو نەتەوەکانی کە دەڕێژرێ يعني ئەگەر لە حاڵەتێکە حکومەت هێرێمی کوردستان نامێنێ یعنی تۆ هاتووی تو لە ناوت بردووە لەو کاتەدا نامێنێ ئەگەنە حکومەت هێرێمی کوردستان چی هەیە لە خەڵکی کوردستانە ئەم کیانەی نەوێ خەڵک ئەم کیانەی دەوێ خەڵک گلەی لەوە نییە کە ینی تۆ چۆن کورد چۆن گلەیە هەر ئینسانە چۆن گلەی دەکات لە پارێزگای دەڵێن بیانی ڕەنگە نیوەیەم کۆمەڵگەیە سەر لەگەڵ ڕوخانی خەوارەکەیا بێ کوردیشن وا دەڵێن نوێنەری ینی من لە نوێنەرەکانی پێم وابێ کاکە ڕانکۆ ئەوەی کە واش ئەڵێن من پێم وابێ نانەوێ یان نایزانن بە تەواتی شتەکە دەربڕن ئەجینا کەس لەگەڵ ڕوخانی کەرامەت نییە کەس لەگەڵ ڕوخانی حیسیەت و کیانی خودی خۆی نییە بەڵکو تۆ لە ماڵکی خۆتە لەوانەیە گلەیت لە مثلا من تو هەردووکمان باوکمان ئەبری خۆی کردخوا عافیان کە مثلا لەوانەیە گلەیمان لە باوکمان بێ لە دایکمان بێ بەڵام گلەیمان لە ماڵەکەنی ئەمە ناچی ماڵەکە بڕوخێنین هەندێک کەس لەوانەیە کاتێک کە گلەی لە باوکی هەیە لە دایکی هەیە لە شوێنێکی لە ماڵەکەی یاخوا ماڵە بڕوخێ ئەماڵە لە ناوچی یا نازانم چی بەڵام خۆی مەبەستی ئەوە نیە مەبەستی ڕوخانی ماڵەکە نیە ئێمە نامانوێ ماڵەکەمان بڕوخێنین ئێمە بە خوێنی شەهیدەکانمان بە خەبات و مادووبوونی ئەم هەموو چەند ساڵەی میلەتەکەمان ئەم کیانەمان دروست کردو ئێمە ئەم کیانە بە غەڵەت بەڕێوە دەبرێ ئێمە ئیدارەکە یعنی ئێمە کێشە ڕئیسەکەی خەڵکی کوردستان لەگەڵ ئیدارەکەیە لەگەڵ ئیدارەدانی ئەم وڵاتەیە کێشەکەی ئێمە لەگەڵ ئەوە نیە ئەمە هەمومان حەز دەکەین وەزیرمان هەبێ وزەرامان هەبێ ڕێز وزەرامان هەبێ جێگر وەزیرمان هەبێ جێگر ڕێز وزەرامان هەبێ سەرۆکی هەرێممان هەبێ حەز دەکەین ڕێز جمهور بین بۆ خۆمان هەموو تواناکانی ئەم میلەتە لە ئیدارەدانەکە بە شێوەیەکی باش و معقول و بە کەفاءەتانە بەگەڕ بخرێتەوە ئێمە میلەتەکە گلەیی لە ئیدارەدانەکەیە لە شێوازی لە ئیدارەدانەکەیە لەبەر ئەوە مەسەلەن زۆر با بڵین چۆن دەڵێ هەندێک جار کلمەی عشاریانە بەکاربێنم بۆ ئەوە نازانم دەگونجێ کلمە ئەگە بڵێم هەندێک کەس هەر عشاریانە خۆ بەخۆ ئەمە دەڵێ ئەگینە ئەگەر بیری لێ بکاتەوە کەس لەگەڵ ڕوخانی کیانەکە نیە بەڵکو لەوانەیە لەگەڵ لابردنی شێوازی ئیدارەدانەکە ینی لە خۆ وا دەڵێن بەڵام ئەتوانی بڵێ عشوائیە ئەوە بیرکردنەوەی عشوائیە بەبێ بیرکردنەوەی قوڵە لە مۆزوعەکە ئەجیناوەرە لی بپرسە ڕایگرە ئەو کەسێک کە دەڵێ با حکومەتەکە بڕوخێ ڕایگرە بڵێ کاکەم حکومەتە بە خوێنی شەهیدەکانت دروست کراوە ئەم ئیدارەیە بە خوێنی شەهیدەکان دروست کراوە تو وای دابنێ هەر یەکێ لەو کورسی وەزیرانە هەمووی چۆڵ و هۆڵە بەڵام ئێمە ئەبێ کورسەکان احترام لە کورسەکان بگرین بە چۆڵی کە کەسی لەسەر نەبێ کە ئیدارەیەکی حکومەدارەتیە بیناکە بینایەکە هاتوو بە خوێنی شەهیدەکان دروست کراوە کەسی تیان نییە ئێمە دەبێت ڕێز لەو بینایە بگرین کە بینای ئیدارەدانی هەرێمی کوردستان کاک بێسم تۆ نەنی وەکو سپۆرێکی ئابووری مناقەشاکەین بەڵام تۆ بە خۆت تێکۆشەرێکی دێرینیشی پێشمەرگەی شاخی ینی پارتیزان بووی شۆڕش بۆ ئەوە کراکە ئێمە ئەو هەچاو لە دەستی بەغدا بین 2 مانگ 3 مانگ بەڕجاو بەتکاو لەبەر خاتری ئەو موچەمان بۆ بنێرن ئەم حکومەتە نەقەی لە خۆی بڕیواڵێ بەغدا دەینێرێ منەتان دەمێ ناینێرێ ئەو خەڵکە ئەوها حکومەتی بۆ دروست کرد ئەجا ئەوەیە یعنی کێشە ڕئیسەکە ئەوەیە کە خەڵک بێزارە کە خەڵک بێتاقەتە کە خەڵک هاواری لێ بەرز بۆتەوە کاکە ڕانکۆ تۆ مناقەشەکەمان ئەگەر مناقەشەیەکی ئابووری بێ با من ئەوە بەرمەوە بۆ دووبارە بۆ ئابووری ژیانی خەڵک پەیوەندیدارە بە گیرفان گیرفانی بەتاڵ بوردەوردە ئەمرێ لە برسە یعنی ڕوحی دەرەچێ کەواتە لەم حاڵەتەیە ئێمە ئەگەر باسی موچە بکەین باسی داهاتی خەڵکین باسی ژیانی خەڵکین موچە ڕوحی دوو شوێنە داهات ڕوحی دوو شوێنە یەکێکیان میلەتە یەکێکیان بازاڕە هەردووکیان بەیەکەوە بەسراونەتەوە موچە نمێنێ داهات نمێنێ بازار ئەمرێ کە بازار مرێنی اقتصاد مرد ینی گەشەکردن مرد گەشەکردنی اقتصاد لە هەموو وڵاتانی دنیا لەسەر دووشت بەندە من هاتمەوە ناو علمی اقتصاد دووشتەکە چیە بریتە لە خواست و خستنە ڕوو خواست چییە خواست بریتە لە تەڵەبی عامی خەڵک تەڵەب چییە بریتە لە پارەی ناو گیرفان ئەی خستنە ڕووسیە خستنە ڕوو بریتە لە کاڵا و خزمەت گوزاری کە عرض دەکرێت لە باش ئەگەر ئەمە ئەگەر هەردووکیان بەیەکەوە ڕێک نەخرێن وڵات چۆن گەشە دەکە ئەگەر پارە نەبێ ئەو کاڵا و خزمەت گوزاریە دەمێنێتەوە کەس نایکڕێت کە کەس نەیکڕی ئەو کاتە ئینتاجیش نابێت کە ئینتاج نەبوو کارخانە نابێت کە کارخانە نەبوو وڵات وردەور دەگەڕێتەوە بۆ عەسری حەجەری ینی ئەمە کەواتە تۆ سیر کە شتێکی زۆر بەسیط دیارە بەڵام نەتیجەکەی زۆر گەورەیە کاتێک کە موچە نابێ ینی ئێسمە بەرەو عەسری حەجەری دیسان ینی وڵات وێران دەبێت کە پارە نەبوو خەڵک ئەمرێ بازار ئەمرێ بازار نامێنێ خەڵک تیا چێ ژیانی لە ناوەچێ بەڵام ئەوەی کە تۆزە حرەکە هەیە لە بازار ئەزانی چێ کاک ڕانکۆ
ئەوەیە کە خەڵک هەمووی موچەخۆری حکومت نییە لە 100%. بەشێکی زۆری تری خەڵکیش ماوە موچەخۆری کەرتی تایبەتە یان کاسبکاری ژیانی خۆیەتی و پارەی بازووی خۆی کار دەکات. بەڵام ئەوش پرسیارێکم مثلەن دوکاندا ئەو پرسیارم لێکەی ئەو پرسیان لێکە ئێڵی دوکاندار پارە دووبارە لەکوێ پیاکە خەڵک پارە لە گیرفانیانە بێ بچێت لە دوکاندارەکەی بکڕێ ئەی ئەو پارە کەواتە کەرتی تایبەتیش کاتێک کە موچەیەکی دیاریکراوی هەیە موچەکەی پێ ئەدرێ ئەگەر ماگانەش موچەکەی پێ بدرێ بەڵام بازار بە کەمی ئەجوڵێنێ بازار بە شێوازێکی گشتی و بە عام ناجوڵێنێ لەبەر ئەوەی خەڵکەکەی تر زۆرایەتەکە کە لە 1970 شاهی موچەی حکومەت وەرەگرێ بەڵام لە 10 یا بۆ 15 نازانم بزەبت لە لام نێداتەکە ئەوانەی لە کەرتی تایبەت موچەوەرن کەواتە لە 120 بازار ئێستا لە هینایە لە نەشونمادایە لە 1970کەی لە کەمی و لە گەڕانەوە لە متبوونایە وردە ئەگەر ئەم حاڵەتە بەردەوام بێ ئەو کاتە کارخانەکانی هەمووی ئیفلاسەکە بەرەوە ڕێن بە بڕایتۆ ئەگەر لە حاڵەتێکە ئەچارە سەری ئەوە نەکرێت بەڵە تۆ تەماشاکە ئێستا تۆ وڵاتانی دنیا بەچی گەشاکەن و بەچی ئەڕۆنە پێشەوە بەوەی کە بەردەوام کار هەیە و لەگەڵ یان موچە هەیە و ئەم موچەیە دووبارە ئەچێتەوە ناو بازار و شتی پێ ئەکردرێ ئەم گەشەکردە تا دێت و وردە زیادەکە و لە نەتیجەی ئەوە کە خەڵک موچەی هەیە وردە ئەساسیاتی ژیانی دابین ئەکا کاگرانکۆ کە تۆ ئەساسیاتی ژیانت دابین کرد بە موچەکەت وردە وای لێدە موچەکەت زۆر پێویست نییە مەسەن تۆ لەوانەیە لە بیدایەتی کە ژیانت هێشتا ئەساسیاتی ژیانت دابین نەکردووە لەوانەیە لە 95 موچەکەت بۆ ئیستهلاک بڕوا بۆ بەکاربردن بڕوا قەرزەکەی بۆ دابینکردن قەرزەکەی ئێستا پاشەکەوتت نابێت ئەی ئەگەر وردە ئەساسیاتی ژیانت هەموو دابین کرد ماڵ و ژیان و سیارە و جل و بەرگ و ماڵ و مناڵ و هەموو شتانە ئەو کاتە تۆ موچەت کە بەردەوامی هەبێ ئەو موچەیە لەوانەیە لە 150 بڕوا بۆ ئیدخار بۆ پاشەکەوت ئەچێ لە بانقەکانە دانرێ باشە کە لە بانقەکانە موچە دانرا پارە دانرا باشە ئەوە ئیسtismار لەسەر چی هاتووە لە اقتصادا کە اقتصادی کلاسیکیش و اقتصادی ئێستای تازەش هی نوێژ اقتصادی کینزیش باز لەوە دەکرێت کە تۆ بەوە گەشە دەکەی کە پاشەکەوتە لە بانقەکانە بێ ئەو پاشەکەوتە پارەیە ئەو پارەیە بە فائیدەیەکی دیاریکراو ئەدرێ بە فلان و بە فیسار بە مستەسمیر بە دەوڵەمەند ئەچەن کارخانەی پێگەن و پرۆژەی گەورەی پێکەن و خەڵکی تر دووبارە بەگەڕەخەنەوە و کاریگەری زیاتری ئەبێ لەسەر کەمکردنەوەی بەتاڵە و فرسەتی کار بۆ خەڵک دروستە بێت بەڵام کو ئێستا لە بانقەکانە چی هەیە لە بانقەکانە هیچ شتێک نییە کەواتە ئێمە دووبارە دەگەڕێن و بۆ ئەو زەرەرە گەورەیە کە لە نەتیجەی سیاسەتی غەڵەتی ئەم وڵاتە دواکەوتنی موچەوە سیاسەتی اقتصادی غەڵەت کە چی کردووە لە بانقەکانت بەتاڵە کەواتە ئیستismار نییە قەرز نییە بڕۆ بتەوە قەرزێ بکەی لە بانقەکانە پرۆژەیەکی بچووکی پێ بکەی فرسەتی عملی پێ دروستکەی نییە و ناتوانانی و ئەگەر هەش بێ بە فائیدەیەکی زۆر پێ نادرێتەوە. بەڕێز دکتۆر بێسون سابووراوی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان مەمنونم زۆر سپاس.